بەڕاستی هەستێکی زۆر خۆشە ینی بە کە لەو بەشی تەواوم کردیا بەشێکی زۆر خۆشە ئینشەڵا هەر کەسێکە و بڕیارەی دەداتن سەرکەوتوو بیتن ئیدی وەکو خۆشی بەتەمامە کە تەواو شادەکەم بەدەستینە هەر لەسەر بواری خۆم ئیش بکەم لە جێیەک لە شەریکێک یا بزنسی خۆم دابنێن ئینشەڵا بەتەمای خۆی بە ئەکیدی باش بەبیرم نییە بەشی مەحاسبەم تەواو کردیە باش بەبیرم نییە وا بزانم ئەو ساڵی 67 بوو لەی نمرەی 67 بۆ ژیرام ئەو کاتی بەبیرم نییە ئامۆژگاریم ئەوەیە ئەکید پەشیمان نابنەوە ئەکید کە بەشی ژمێریاری هەڵبژێنن بەشێکی زۆر خۆشە ئاسانیشە و شەهادەکەشت بە فیڕۆ ناچیت یعنی لە ئایندە هەر مشتێک پێویستی بەو شەهادەی ژمێریاری هەیە محاسبە هەمویان زۆر ڕازینە برادەرەکانم بەخۆم دەوروبەرم هەموو ئەوانە لەگەر من زۆربەی هەرە زۆر ئینگلیزی و عەرەبی بەس ئینگلیزی زیاترەکەی ئوستازەکان زۆر یارمەتی دەدەن بەجددی ینی لە زمانی عەرەبی لە ئینگلیزی ینی ئەگەر من هەرزەکە ئینگلیزیە زۆر تێناگەی دەکەنە عەرەبی هەر تێنەگەی بە کوردێکی قسە دەکەن بە هەر زۆرێک تێ دەگەینن ئامۆژگاریم ئەوەیە ئینشەڵا هاوڕێکانم کە لەگەر من سەرەتاکەی هەمویان پلەی بەرزتر بەدەستبینن بگەنێ ماستەری یان بگەنە ئەو شتێک کە دەیانەوێتن تۆ بەنیازی ماستەر بخوێنی؟ ئینشەڵا ئەکید چکە محاسبە وەکو نەک ئەوە خولیامە زۆر حەزم لێتی ینی بەتەمای ماستەریمە ئینشەڵا واتە خەونی مناڵی بەڵێ ئەکید لە داهاتوو بەنیازی چ کارێک ئیدی هەر شتێک خوا کردی بدە قسمەت بەس کارێکی دەکەم ئینشەڵا لەسەر محاسبەی خۆم و لەسەر ئەوەی کە تەواوم کردی لەسەر شەهادەی خۆم